دۆستان ئازیزان خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە ماڵەکەی خۆتان لە پلاتفۆرمەکەی خۆتان لە فیلم سازان. ئێمە بەردەوام هەوڵە دەین لە ڕێی کەسانی دڵسۆز و ئەو هاوڕێ ئازیزانەمان ئەو ڕۆڵە بە ئەمەکانەی وڵاتەکەمان کە خۆیان تەرخان کردووە بۆ بواری فیلمسازی کۆمەڵێ سەرچاوی باش لێرەوە تۆمارکەین ئەتوانن لە فەیسبوک لە یوتوب لە شەری فیلمسازانەوە وانەکانیان ببینن وەکو سەرچاوە هەر یەکەی بۆ خۆی کتێبێکە چونکە ئەوان زۆر بەتێر و تەسەلی لە خزمەتی ئێوەن و بەو هیوایین نەوەی داهاتوشمان لە خزمەتی میلەت ئێمە هەوڵ دەین کارێکی بەپێز بکەین کۆمەڵێک کێشەی میلەتەکەمان چارەسەرکەین و یەکێ لەوانەش ڕەوتی فیلمسازیمان بەرەو پێشتر و بەرەو پێشتر بەرین و بتوانین ڕابردوو ئەمڕۆمان بەیەکەوە گرێ بدەین و نەوەی ئەمڕۆمان هەنووکەمان بەردەوام ئاگادار بکەینەوە لە ڕابردوومان بۆ ئەم تەوەرە و بۆ ئەم بابەتە پێویستمان بەوەیە بە هەر هەمومانەوە هەوڵی ئەوە بدەین کاتێک کە بەرهەمێکی فیلمسازی ئەکرێ چۆن هەوڵ دەین بە شێوەیەکی زانستی ڕانان شرۆڤە لێکدانەوەی بۆ بکەین با واز لەو زمانە زبرە بێنین با واز لەو بارە دەروونسازیە بێنین کە لە ڕق و تێرە لە ڕق و لە چینە و لە شتی ناشرین کە ئەوە جوان نییە ئەوە خزمەتی میلەتەکەمان ناکە خزمەتی دۆزەکەمان ناکە خزمەتی بوارەکەش ناکەوە سوودیش بنەوەی داهاتوشمان ناگەێنێت اینجا زۆر پێویستە ئێمە هەوڵ دەین فێری ئەوە بین کە چۆن شیکاریەک ڕانانێک شرۆڤەیەک بۆ فیلمێک بۆ بەرهەمێکمان بە ڕۆزانستیەکەی بکەین بۆ ئەوەی گەنگەشەیەکی فکری بێت هەوڵ دەین هەمومان هۆشمان وشیارتر بێت بۆ ئەم بابەتە هاوڕێ ئازیزم فیلمساز کاک هەوراز محەممەدمان لەگەڵایە و کاک هەوراز گیانیا خوا بە خێربەی باندی ئەمن زۆر سپاس کاک سەرکەوتیان دووبارە خۆم بە خۆشحاڵەزانم کە لە ڕێی ئەم سەکۆیەوە کە سەکۆی هەموو ئەو کەسانەیە کە گرنگی بە بواری فیلمسازی کوردیێن تێڕوانین و سەرنجەکانی خۆمان لە مەڕەم بابەتە بخەینە ڕوو زۆر سپاس بۆ ماندووبوونی تۆ و سەرجەم هاوکارەکانێکە ئەرکێکی گەورە کێشن پێم خۆشە لێرەوە داوای لێبوردن بکەم کە دوێنێ ئەبوو لایفەکەمان پێشکەش کردایە بەڵام بەوەی کارێکی تایبەتی خۆمەوە نەکرا دوێنێ بەشدار بین ئینشەڵڵا ئەمڕۆ لە خزمەت دۆستانی ئازیزا بین بۆ تێڕوانین ینی دەربڕینی تێڕوانینەکانمان لەم بارەیەوە و پێم خۆشە سەرنج و ڕای هەم خۆمان دەرببڕین هەم گوێمان لە هاوڕێیانیش ببێ یان سەرنجەکانی ئەوانیش ببێ بزانین ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان قسەکردنی ئەوانیش یا پرسیارەکانی ئەوانیش بابەتەکە زیاتر دەوڵەمەند بکە و وا بکە ئێمە سەرنجی زیاتر دەرببڕین لەم بارەیەوە بێگومان کاک هەورازگیان ئێمە وەکو ئەزانین یانی لە سوۆسیال میدیا هەمومانەی بینین چونکە سوۆسیال میدیا ئەمڕۆ وەکو جاران نییە وەکو تەلەڤزۆن کە تەلەڤزۆنەکە هەبوو تەلەفۆنێکتە کرد و تەواو تەلەفۆنەکە ئەگەر بە دڵیان نەبووە ئەیان بڕی و لایەنە برد بەڵام ئەمڕۆ سوۆسیال میدیا ڕۆشتووە ئێمە جاری وایە فیلمێکە کرێت یەک دنیا بۆ چوون هەنێ لە بۆچوونەکان سەرنج و بۆچوون و کۆمنتی زۆر ناشرینە ناڕێکە یان هەنێک کەس هەنێ شتەڵێن ئیتر خۆ تەزانیت ئەگەر بڵێ باشەوە ئەگەر بڵێ خراپە و بەبێ بنەمایەکی زانستی هەر کێشەیە یعنی هیچ خزمەتێک ناکە نە بە فیلمسازەکە نە بە کاستەکە بە گروپەکە و نە بە میلەتش و نە بنەوەی داهاتوشمان چی بکەین بۆ ئەوەی ئێمە هەوڵ دەین هەڵمەتێکی وا بکەین ڕانانەکانمان زانستی بێت شیکاریەکانمان زانستی بێت کاکە هەورازگیان مای داخە ئەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد چونکە نەک بە تەنیا بۆ کایەکانی تایبەتمەند بە هونەر بەڵکو بۆ سەرجەم کایەکانی تر لەم کۆمەڵگەی ئێمە لە ئێستاە بە دیاریکراوی لە باشووری کوردستان جۆرێک لە زمان زاڵە کە ئەویش زمانی تەشهیرە زمانی
لە کۆڵخۆکردنەوەی لە زەق ئەوترێ و بە جۆرێک لە جۆرەکان لەسەر بابەتێکی گرنگ بە دوو دێڕ یا بە دوو کەلیمە قسەیشی قورس فڕێدرێ و بەڵام کەس نایەت ئارگۆمنت پێشکەش بکە کاتێک کە داوای ئارگۆمنت لە هەر کەسێک شەکەی بە بیانووی ئەوەی کە هەڵێ جام بابەتە بەڵگەی بۆ چییە بۆ تا فلانشت نییە یا فلانشت ئاوایە ینی ئەمە گەڕێتەوە بەڕای من بۆ جۆرێک لە کەمی زانیاری لە زانستەکە هەندێک جار هەندێک دۆخی تریژ هەیە ڕەنگە وەک ئاماژت پێیا بەڕێستان حاڵی سایکۆلۆژی بێک مەسەڵەن بەشێک لەو کەسانە کە بەم لۆژیکە قساکەن دۆخێکی دیاریکراوی خۆیانیان هەبێت کە لەو منتەڵەقەوە بیری پێکەنەوە ئەمە لە کۆی گشتیە ئەم قسانە لەگەڵ کاتایەن و لەگەڵ کاتی شائەڕۆن شوێن ناگرن هیچ شتێ سەرخان ناکەن کێشەکە لەوە کە ماوەیەکی کاتی تۆڕەکانی کۆمەڵایەتی میدیای نوێ سوشیال میدیا بە خۆیانەوە سەرقاڵەکەن هەندێک قسە لێرە و لەوێ ئەکرێ و ئەڕوا و ئەبێ بە بەحس و باسی ئەم لاولا و لاتەنیشتەکان و بەڵام قسەی جدی لەسەر ناکرێ ئەزانی کاک سەرکەوت بەر لە هەر شتێکم پێم وایە فیلمسازی کوردی پێویستی بە بەرهەمهێنانە چەند جارێکی ژەم شتەمان باس کردێتەوە هەتا بەرهەمهێنانمان زیاد ببێ جۆری جیاوازی فیلم دروستکردنمان زیاد ببێ ئەو کاتە قسەکردنیش لەبارەیەوە زیاتریەتە پێشەوە هاوشان لەگەڵ ئەمەیە ئەوەی کە بەڕاستی پێویستمان پێیەتی گرنگیدانە بەلایەنی تیۆری سینەما چونکە تۆ بەبێ تیۆر بەتەنیا ئەزمونکردن کافی نییە چونکە ئەزمونکردن بەرهەمهێنانە بۆ دروستەکە بەڵام کام بەرهەمە پشت بەستوو بە چی ئەوێ بڵێ چی یان بەڕاستی دیوێکی ترکە پرۆسەکە ئەخاتە پێشەوە مەسەلەی قیراعی جددیە مەسەلەی خوێندنەوەی مەسەلەی ئەوەی کە ئایا تۆ بە چ ڕێگەیەک قسە لەباری سینەماوەکەی قسە لەباری فیلمەوەکەی کامە تیۆری بە کامە میتۆت بە کامە لۆژیک لە کام حوقبە زەمەنیە قسەکانی خۆتەکەی و پشت بەستوو بە چ سەرچاوەیەک ئەم قسانەکەی ناڵێم هەر نییە یعنی ئینسان نابێ ئیجحافکە مامۆسایانێکی پێش ئێمە ڕۆڵی زۆر زۆر گرنگ و گەورەیان جێڕاوە هاوڕێیان و دۆستانی ئازیزمان پێش ئێمە کاری زۆر زۆر گرنگیان کردووە هیوادارین ئەم ڕەوتە سەرپی خۆی بکەوێ فێری ئەوە ببین کاتێک کارێکە بینین بەدەر لەوەی بڵین جوانە یان ناشرینە خوێنەوەی بۆ بکەین بەدەر لەوەی پێی بڵین جا ئەوە کەی فیلم بوو یا بڵین وەڵا شاکار بوو خوێندنەوەی بۆ بکەین ئەزانی بەڕای من هەردوو تێڕوانینەکە ئەوەی کە وەسفێکی زیاد لە حەدی کارێکەکە و ئەوەشی کە تەشهیر بە کارێکەکە و بە زمانێکی تا ڕادێک زبر و قورس و ڕق قسە لەباری کارەکانەوەکە هەردووچی خزمەت ناکەێنێ هیچ کارێک بێکەم و کوڕی نییە هیچ کارێک بێ سەرنج و تێبینی نییە هیچ کارێکیش بەدەر نییە لەوەی کە تۆ خوێندنەوەی بۆ بکەیت ئەزانی کاک سەرکەوت خۆت لە من باشترە زانی ڕەوتی شانۆ پێش فیلمسازی لە کوردستانە یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئەوە بوو کە نەیتوانی بە باشی پێش بکەوێ بریتی بوو لەوەی کە قیراعی جددی بۆ نەکرا و لە ساڵانی 90ەکانیش بە دیاریکراوی جەلسەی نەقدی بۆ شانۆیەکان کە ئەکرا بە تایبەت لە کاتی بەڕێوەچوونی فستیڤاڵی شانۆیە جۆرێک لە زمانی زبر و جۆرێک لە تەشهیرکردن بە یەکتری زاڵ بوو ئەمە وای کرد دەنگی جددی نێتە پێشەوە بەداخەوە خەریکە هەمان شت هەمان گرەی دەرونی بۆ ناو کایی فیلمسازیش کاری خۆیەکە کە لە ڕاستیە بە هاوکاری مامۆسایانی دڵسۆز هاوکاری هونەرمەندانی شارەزا بە هاوکاری کەناڵەکانی ڕاگەیاندن ئێوەی بەڕێز
ئێمە بێ خۆمان لەو ئەزمونەی ڕابردوو ڕابماڵین و ئەزمونێکی تر پێشکەش بکەین بە تیۆر بەسەر چاوە بە بەڵگەهێنانەوە بە پشتبەستن بە میتۆدەکانی توێژینەوەی زانستی بە ئارگومنت سازی قسە بکەین. کاتێک باسی سیناریۆی فیلمێکەکەین ئەبێ بەر لە هەر شتێ بەسەرم بزانین ئەم سیناریۆیە چۆن نووسراوە. مەسەر ئایا ئەم سیناریۆ شیکاری بۆ بکەین، سیناریۆکە سێ ئاکتە چییە، چ مۆدێلەکە لە نووسین، ئایا مەسەرەن ئەم سیناریۆیە کارکتەر سازی چۆن بۆ کراوە، ئەم کارکتەرانە بایۆگرافی کارکتەرەکان لەگەڵ خودی ڕووداوەکانە کە ڕوئێن بەیەکەوە گونجاون یان نەگونجاون، چیرۆکەکەی لە کام قۆناغی مێژوویە گێڕێتەوە، ئەم کارکتەرانە قەناعەتمان پێەکەن بۆی ئێمە بەر ئەو ڕووداوە بکەوین یان قەناعەتمان پێ ناکەن. هەموو ئەم شتانە ئەبێ ببن بە قسەکردنێکی زانستی، نەک مەسەرەن خوا نەخواسە کەسێک کە فیلمێکە بینێ یان درامایەکە بینێ یان چوزانم هەر بەرهەمێکی هونەریە بینێ بەڕاست و چەپا پێی بێتە خوارە چ جایەوەی بگاتەوەی کە بەداخۆ لە ماوەی ڕابردووە چەند جارێکم شتەمان بینیوەتەوە بە جنێویان و بەهات بە کەسایەتی هات نەخوارەوەی کەسەکانەوەوانە ئەمە هیچ پێشمان ناقاوە هیچ ڕەبتێکشی بە تەحلیلی علمیەوە نییە. هەر کەسێکیش بە ناوی تەحلیلی علمیەوە قسانە بکە یەکەم شت خۆی زانێ خۆی هەڵەخەڵەتێنێ، دوایی تر کەواتە هەموو پێگەکان و هەموو مامۆستایان و هەموو کەسانەی کە شارەزای بوارەکەن ئەبێ هەڵمەتێکی گەورەی وشیاری لای بینەر لای وەرگر دروستکەین و نەک هەر هەڵمەتی وشیاری و هەڵمەتی ئۆکین بخوێننەوە بۆی ئاگادار بن لەوەی کە ئێمە بەرەو ڕوتێکی خراپ نەڕووین، چونکە ئەو تەشیرکردنە گۆڕینی ڕێڕەوی میلەتە بەرەو ئاراستەیەکی خراپ بۆی بەردەوام خۆمان بشتێنەوە لە ڕۆ سایکۆلۆژیەکە دەروونسازیەکەەوە وامان لێ دێت چۆنە بڵێ خۆمانە بین بە تابورێکی کە بۆ دوژمنان، خۆمان دێن کەڵچەر و هەموو شتێکی خۆمان ئەشێوێنین بۆ دوژمنان. ئەی باشە ئێمە کاکەورەس چۆن بتوانین زمینەی بنیاتی فیلمسازی دروستکەین ئەگەر بە وشیاری و مامەڵە لەگەڵ فیلم و دراماکانمان نەکەین. لە هەر ئەوەی بن زۆر جار ڕاستیەکەی ئەزێتەیە بریتە لەوەی کە بەشێک لەو کەسانی کە بەم ئاستەی ناپێویست قساکەن کەسانێکن کە خۆیان خەڵکی خوێنەوارن و زۆر زۆر تێگەیشتون و خەڵکیشی خوێنەرن و ئاگاداری فکرن. داخەکە لەوەیە مەسەن ئەگەر کەسێک ئاگاداری فکر نەبێت و بە جۆرێکی تر قسە بکە تا ڕادێک ئینسان تێگاڵێ ئۆکەی مەسەرەن توانستەکانی ئەم کەس هەر بۆ شێوەیە یا لەم ئاستەیە، بەڵام جاری وایە خەڵکە تێگەیشتووەکەش خەڵکە خوێنەوارەکەش خەڵکەکەی کە ئەبدەیتیشە بە زمانێکی خراپ قساکە داخەکە لێرەیە. یعنی ئەوە مەسەلەکە ئەگەڕێتەوە بۆی ناهوشیارە بەرامبەر بە ڕەوتەکە بەرامبەر بە ڕەوشەکە بەرامبەر بە ئەمڕۆ کەسێکەیە سێرەکەی نەخوێنەوارە بەڵامەوە وشیارە ئەزانێ چۆن مامەڵە ئەکە ئازانێت چۆن قسە ئاکە چەند بە ئەدەب بۆ قسەکە و چۆن بیرەکاتەوە چۆن ئیشەکە ئیتر خۆ ڕۆشن بیرکردن جیاوازە لەوەی خۆشیارکردنەکە بێت. من نامەوێت زۆر دوور خەمەوە لە بابەتەکەت کاک ئەورازجان بابینە سەرەوەی چۆن زانستیانە مامەڵە لەگەڵ ڕانانا بکەین ڕانان و شرۆڤەی فیلم و دراماکانمان بەر لە هەر شتێکەمێ یعنی بەوە دەست پێ بکەین کە سینەما زانستە زانستێکە کە ئەبێ بە توڵی خۆی بە ڕێگای خۆی قسەی لەسەر بکەین و ئەم زانستە وەک هەر یەکێک لە زانستەکانی تر پێویستی بەوەیە کە میتۆدەکانی بناسین و ڕێگای زانستی لەگەڵا بەکار بهێنین. کاتێک تۆ بەرهەمێک ئەبینیت فیلمێک ئەبینیت پێویستی بەوەیە زانستیانە لی تێبگەیت نەک عاتفیانە هەڵسەنگاندنی لەسەر بکەیت.
ئەزانی هەندێک جارێمە کاتێک گەین فیلمە بینین لە سیاقی خۆیان فیلم نابینین، لە سیاقی تاریخی خۆیان نایبینین، لە شوێنی خۆیان نایبینین و ئەو تەکنیکەی کە تایە بەکارە هێنرێ بەبێ ئەوەی بیر بکەینەوە بۆچی ئەو تەکنیکەی تیا بەکار هێنراوە بیری لێ ناکەینەوە و مەسجەکان یا پەیامەکانی ناو فیلمەکان نابینین. من بە سەریعی هەوڵێم تێڕوانینێک لێرە پێشکەش بکەم، ئەویش بریتێلەوەی کە زانستی سینەما وەک بەرهەمهێنان خۆی چییە سەرەتا لێەوە داخڵ ببم، دوایی خوێندنەوەی فیلم بە پشتبەستن بە زانستەکانی تری وەک کۆمەڵناسی و مرۆڤناسی و دەروونناسی چۆن ئەتوانین سوود لەم زانستانە وەربگرین بۆ خوێندنەوەی فیلم بە دیاریکراوی فیلمی کوردی، دوایی ئەتوانین باسی زانستەکانی تریش بکەین. کاتێک ئێمە گەین باسی فیلمەکەین بەر لە هەر شتێک پێویستمان بە میتۆدێکە کە میتۆدی شیکردنەوەی ناوەڕۆکە. میتۆدی شیکردنەوەی ناوەڕۆک ڕێگەکانی تا ڕادێکی زۆر لە ناو سەرچاوە زانستیەکانە ئاماژەی بۆ کراوە و چەندین مەقال و چەندین بابەت تەنانەت لەسەر ئینتەرنێت بەردەستن بۆی هەر کەسێک بیەوێ بە وردەکاری بڕواتە ناویەوە، چونکە ڕەنگ نییە ئێمە بتوانین لە ماوەیەکی کورتە هەموو کونوکە لەبەرەکانی ئەم میتۆدا باز بکەین. بەڵام من هەوڵێم قۆناغەکان وردە وردە بچینە ناویەوە، بەر لە هەر شتێکە بێ بزانین ئەم فیلمە چییە، ئەم فیلمە وەک ژانر لە ناو سینەمایە چییە، بزانین ئەم فیلمە وەک تێکست، وەک دەق، وەک چیرۆک باسی چیەکە. کاتێک زانیمان ئەم چیرۆکە چییە، تەریقەی ستۆری تێڵینەکەی یان جێڕانەوەی ئەم چیرۆکە چۆن بنیادنراوە، ئەبێ قسەی لەبارەوە بکەین. دوایەوە سیناریۆی ئەم فیلمە چۆن دروست کراوە، لەسەر چ بنەمایەک ئەم سیناریۆ دروست کراوە، چۆن مامەڵە لەگەڵ کارەکتەر کراوە، چۆن مامەڵە لەگەڵ ڕووداو کراوە، چۆن مامەڵە لەگەڵ پێشهاتەکان کراوە، لەگەڵ گرێکان کراوە، لەکوێ چیرۆکەکە ململانیەکانی تایە دەرەکەون، لەکوێ چیرۆکەکە ململانیەکانی تایە بە ئاراستەی چارەسەرکردن ڕۆیشتووە. ئەگەر هاتوو ئێمە وەڵامی ئەم پرسیارانەمان لەسەر سیناریۆکە یایەوە، ئەو کاتە ئێمە گەین بە هەندێک دەرەنجام. کاکەورەس کاک خۆشناو ڕوونکردنەوەیە شتێکی هەیە بخوێنەوە پێشەوەی بچیتە سەر ئەوەی کە ئەو دەرەنجامی کە باسیەکەی فەرموو. بەڵێ، چونکە ئەمەیە بۆی بەردەوام لەگەڵمانە بن و گەنگەشەکانمان بەردەوام بێت. ئەڵێ کاتێک شرۆفەسازی ئەەکەیت بۆ فیلم ئەبێت خۆت ببیتە کارکتەرێکی ناوکەشی درامی و چڕی ڕووداوەکان تا لە چاوی دەرهێنەر و قوڵایی سیناریۆ نزیک بیتەوە بتوانین نووسینەکەت بابەتەکەت شرۆڤەیەکی زانستی و خوێندنەوەیەکی دروست و ئەکادیمی بێت بۆ پێکاتەی فیلم و شریتی دەنگی و ڕەنگی و هیتت. ئەمە یەکێ تریشی هەیە بە هەر ئەویشیان دابنێنەوە سەرنجەی تریشی. ئەڵێ زۆر کاتەوەندە ئەچمە قوڵایی ڕووداوەکان و ژانەری هەست بزوێن و تاوان بەبێ ویست دڵخۆشە بم و دەگریم. زۆر کات لەگەڵ پاڵەوان یان فریاد ڕەس هاوارەکەم، دەبمە بەشێک لە سیناریۆ و نزیکە بم لە قوربانی و هیتر. ئەمە بۆچوونێکی هەردووچی هەر بۆچوونی کا خۆشناو بوو. دەستی خۆش بێت. تێڕوانینەکە دروستە، ئەوەی کە باسی ژانری کردووەکو منیش لە ئێستا تەرکیزم خستە سەر گوت من کاتێک تۆ سیناریۆکە
یان باڵێن دەقی فیلمەکە ئەبینیت لە چیرۆکەکەیەوە تاوەکو گێڕانەوە بۆ سیناریۆکەی پێش هەموو شتێک گەبێ بزانێ ئەمە چ ژانرێکە. ژانرەکە زۆر یارمەتی هەموو شتەکانی دواییات، چونکە ئێمە بەداخەوە بەشێک لە کێماسی یان کەمی یان کەم و کورتی فیلمە کوردیەکانمان ئالێرەوە سەرچاوە ئاگرێ. بەڵام من لە بەشی دووەمیا کاڵێ لەگەڵیا ئەگریم و لەگەڵیا ئەژیم و لەگەڵێک وەک بینەرێک ڕای خۆیڵێ کاتێکە بەڵام من لەگەڵەوە نیم. من بۆ خۆم هەر فیلمێکی تازە کە ئەوانەی کە باڵان خەڵات وەرەگرن 5-6 جار سەیری یەکەم جارێک وەکەوەی کە بزانم دەرهێنەر چی کردووە، وەکو شرۆڤەکارێک سەیری ئەەکەم بزانم دەرهێنەر چی کردووە، وەکو شرۆڤەکارێک سەیری یەکەم بزانم نووسەر چی کردووە. بەڵام لەگەڵ ناسمە ناو فیلمەکە و بگریم و بژێم. من لەو بۆچوونەیە لەگەڵیانی. ڕاستەکەی ئەزانی دوایی سینەما بەرهەمێکی هونەریە، بەرهەمی هونەریش بۆ بینەران یا بۆ وەرگران هەر کەسە و بەقەدەر خۆی بەقەدەر ویستی خۆی چێژی خۆی لێ بەدەستەهێنێ. مەرج نییە هەر کەسێک بێوێ وردەکاری بەرهەمهێنانی ئەم فیلمە وەک بەڕێزێ بە دوایە بڕوە. ڕەنگە خەڵکێک هەبێ تەنها بێوێ چێژ لەو کاتەوە بگرێ بە دیار فیلمەکە و فۆڵۆی چیرۆکەکەکە دوای چیرۆکەکەکەوێ چیرۆکە چۆنەی باتە پێشەوە و لەحظە سۆزبەخشەکانی ناو فیلمەکە یان ئەو لەحظە عاتفیانی کە لە ناو فیلمەکە هەن ئێوە بەو جۆرە لەگەڵ یا بشی. بۆیە ئەمەش ڕێگەیەکی دروستە و ڕەوایە بۆ هەر کەسێک کە بینەری فیلمە. بگەڕێمەوە سەر قسەکردنەکەی خۆم کاک سەرکەوت، باسی ژانرم کرد. ژانرەکە لە ئەساسەوە کاتێککە تۆ لە سیناریۆکەوە ژانری فیلمەکەی خۆ دیارەکەیت، ئەو کاتە ئەوەی گرنگە بریتە لەوەی کە تۆ چۆنیەتی بەرهەمهێنان لەسەر ئەم ژانرە دروستەکەیت. بۆ نمونە کاتێک چیرۆکی فیلمەکەی تۆ گێڕانەوە لە فیلمەکەیە و دروستکردنی بنیادی سیناریۆکە پێمانەڵێ ژانری ئەم فیلمە فیلمێکی درامیە، فیلمێکی درامای کۆمەڵایەتیە یان فیلمێکی کۆمیدیە، نەخێر فیلمێکی ترسناکە یان فیلمێکی ئاکشنە. هەر ژانرێکی ترمان هەبێ لەو سی و قسوور ژانرەی سینەماکە هەیە، هەر یەکەیان ڕێگای تایبەت و جیاوازی تەنانەت وێنەگرتنی هەیە، تەنانەت لایتدانانی هەیە. هەر یەکێک لەم ژانرانە جوڵەی کامێرەکانی لەگەڵ ئەوی ترا فەرقی هەیە، جۆری تەمسیلی ئەکتەرەکان بە پێی ژانراکان ئەگۆڕێن، جلوبەرگ و مەیکەپ و هەموو ئەو وردەکاریانەی تر گۆڕانکاریان بەسەرایەت. بۆیە ئەرکی توێژەر یان نووسەر یان هەر شرۆڤەکارێکە کاتێک باسی فیلمەکە بەر لە هەر شت باسی ژانری فیلمەکە بکە. دوایی وردە کاتێک ئەڕۆینە ناوێەوە تۆ چوارچێوەیەکی تیۆری بۆ کارەکەی خۆت هەڵەبژێری. ئەم چوارچێوە تیۆریە لە ناویە باسی چیرۆکەکەیت، باسی سیناریۆکەکەیت، باسی کارەکتەرەکانەکەیت، باسی ئەو کۆنفلێکتاکە یا ئەو ململانەیەکەی کە کارەکتەر لەگەڵ دۆز یان لە دۆزی فیلمەکە یان قەزیی فیلمەکە هەیەی یان لەگەڵ ئەنتی کارەکتەری ناو فیلمەکە هەیەی و ئەو ڕووداوانە کامانن کە چیرۆکەکە ئەبەنە پێشەوە یان چیرۆکەکە خاوەکەنەوە یان ئەسڵان ڕووداوی تایە یا تیای نییە. و دوایی وەزیفەی ئەم فیلمە لە ناوەڕۆکەکەیە چییە؟ ئەم فیلمە ئێوە پێمان بڵێ چی؟ جوگرافیای ڕووداوەکانی ناو ئەم فیلمە کوێیە؟ زەمەنی ڕووداوەکانی ناو ئەم فیلمە کوێیە؟ کەیە؟ ئایا فیلمێکە باسی ئێستاکە لە ڕابردووایە و باسی ئەگەر لە ڕابردووایە باسی کەم قۆناغی مێژوویەکە؟ کاتێک ئێمە ئەم
پۆینتانەمان دیاری کرد کاتێک ئێمە ئەم خاڵانەمان دیاری کرد بەرمەبنای ئەم خاڵانە ئەتوانین ڕەخنە زانستیەکانمان لە فیلمەکان بگرین بەبێ ئەوەی هیچ کێشەیەکیش دروست ببێ. ئەگەر وەک یاریەکی پەزڵ فیلم سازەکە شتەکانی خۆی لە با بڵێین لە جێگی خۆی دانابوو ئەو کاتە تۆ وەسفیەکەیڵێ چیرۆکەکەی بەم جۆرەیە بۆیە بەم جۆرە وێنەگرتنی بۆ کردووە و بۆیە بەم جۆرە مۆنتاژی کردووە ئەکتەرەکە لە ویا وەک ئەوەی کە ژانری فیلمەکە ویستوێتی بەم جۆرە نواندنی کردووە سوود لە فڵان قوتابخانەی نواندن وەرگیراوە وە بە پێچەوانەوە ئەگەر لە هەر شوێنێک لەم شوێنانەی کە باسمان کردن کەم و کورتیەک هەبوو یان هەڵەیەک هەبوو ئەو کاتە ڕەخنەگر یا شرۆڤەکار ئەتوانێت بەرمەبنای ئەمە تێگەیشتنی خۆی دەرببڕێ. هەڵبە دەبێت شتێکی تریش باسکەم لێرە ئەویشەوەیە کە ئەم تێڕوانینانە هەرچەند تێڕوانینی زانستیش بن پشت بەستوو بن بە هەندێک ئارگۆمنت بەڵام کراون. ئێمە باسی زانستە مرۆڤایەتیەکانەکەین لە ناو زانستە مرۆڤایەتیەکانە مەجالی ئەنی جۆرێک لە وەڵامدانەوە هەیە وەک یاساکانی فیزیای کوانتەم یان چوزام کیمیانین کۆنکرێتی بن ئەکرێت لە تێڕوانینێک لە تیۆرێکەوە خوێندنەوە بکەین بۆ کارێک جۆرێک بێ ئەکرێت لە تێڕوانین و تیۆرێکی ترەوە خوێندنەوە بکەین جۆرێکی تر بێ. هەروەها یەکێکی تر لەو شتانی کە زۆر زۆر گرنگە کاتێک ئێمە فیلمی پێخوێنینەوە ئەبێ بزانین ئەو تیۆرانی کە هەڵمان بژاردووە بۆ خوێندنەوەی ئەم فیلمە ئەو تیۆرە بە کەڵکی خوێندنەوەی ئەو فیلمەیەت یان نا چونکە خۆ هەر ناکرێت تۆ تیۆسێنێک بێنی تەسەوراتەکانی تەطبیق بکەی بەسەر هەموو فیلمێکە ئەبێ بزانی ئەو تیۆرە لەکەیە بۆ چمە بەستێک لەکوێ ئاماژە بە چیەکە. ئەنجا ئەتوانی سوودی لێوەربگری بۆ پاڵپشتکردنی فیلمێک یان ڕەتکردنەوەی هەندێک بڕگەل لە فیلمێکە. سەر ڕای هەموو ئەمانە یەکیشتر لەو ڕێگایانەی کە ئێمە پێویستمان پێێتی کاتێک کە شرۆڤەی فیلمەکەین لەسەر جوانی ناسی ئەبێ قسە بکەین. جوانی ناسی لە ناو فیلمەکەیە ئیستاتیکای ناو ئەو فیلمە لە وێنە لە ڕووناچی لە دەنگ لە میوزیک و کۆی ئەو هونەرانەی لە ناو ئەم فیلمەیە پێشکەش کراون چۆن یارمەتی بەرەو پێشبردننی چیرۆکەکەی یاوە و ئێمە چۆن ئەتوانین لەبارەی هاوێنەوە قسە بکەین. ئەو عەدەسانەی کە بەکاریانەهێنین ئەو لێنزانەی کە بەکاریانەهێنین چوێنەیەک یان ئەگەر ڕاستە بڵێ چوێنایەک لەو وێنەیە پێشکەشەکە چ تەسەورێک بەرهەمەهێنێ. ئایا مەسەلەن ئەگەر بە دیاریکراوی نمونە بێنمەوە یەکێک لەو فیلمانی مێژووی سینەما مەسەلەن ئەگەر بە نمونە بێنینەوە شیکاری لەسەرەوە بکەین بۆ ئەو لێنزەی بەکارهێناوە ئەم لێنزە وایدە چییە بەکاریهێناوە چۆن یارمەتی مەسجی فیلمەکەی یاوە یا ئەگەر گرتەی خێرا خێرا و کەتی خێرا خێرای هەیە کاریگەری چییە لەسەر فیلمەکە. مەسەلەن ئەگەر بە دیاریکراوی فیلمێکی شعری دروست کردووە بەڵام لە کاتی دەرهێنانە لە کاتی مەبەستم دروستکردنی فیلمەکەیە لە وێنە سازیە یان لە مۆنتاژە کەتی خێرایی بەکارهێناوە چۆن ئەم تێکشکان نەیکردووە ئەم تێکشکانە بووە بەداهێنان یان بووە بە هەڵا. ئایا کاتێک تۆ لێنزێکی واید بەکارەهێنی
لە قسەیەکی ئەکستریم لۆنگ شۆت بەکارهێنی چ خزمەتێک بە پەیامی فیلمەکە دەکا نەخێر ئەگەر بی کلۆز ئەپێک بەکارهێنی چ خزمەتێک بە چیرۆکەکەتەکە ئایا تۆ ئەتەوێت چیمان پیشان بیت بەشێکی زۆر لە ڕێگە زانستیەکان فێری ئەومانەکەن بە خوێندنەوەی ئەم شتانە پشت بەستوو بە هەندێک میتۆد کە ئێستا باسییانەکەم بتوانین فیلم هەڵسەنجێنین یان باشتر بڵێم خوێندنەوە بۆ فیلمەکان بکەین چەند میتۆد هەیە کە ئێمە لە زانستەکانی تریشە بە دیاریکراوی لە زانستی کۆمەڵناسی یا لە زانستی مرۆڤناسی و زانستەکانی ترا بەکاریانێنین کە ڕێگاکانی توێژینەوەی زانستین مەسەلەن کاتێک تۆ میتۆدی وەسفی بەکارهێنی هەموو ئەم شتانی کە لە پێشترا من باسم کردن ئەم پۆینتانە دیاریەکەی لەبارەی یەک فیلمی دیاریکراوە یا چەند فیلمی دیاریکراوە یەیت ئەم فیلمانە ئەخوێنیتەوە وەسفیانەکەی لە سیاقی مێژووی خۆیان وەسفیانەکەی هەموو فیلمێک گوتاری هەیە دیسکۆرسی خۆی هەیە ئەگەر بێت و ئێمە فیلم بەبێ خوێندنەوە بۆ گوتاری فیلم بخوێنینەوە لایەکی گەورەی مەسەلەکەمان لە دەستداوە بۆیە ئێمە بە سوودوەرگرتن لە میتۆدی وەسفی ئەتوانین هەموو ئەم شتانە باس بکەین کاتێک تۆ خوێندنەوەکی بۆ فیلمێکە لەبارەی ئەنفالەوە دروستکراوە ئەبێ ئەو تیۆریانە بێنینەوە کە باز لە جینۆسای دەکەن پێشتر بزانین تیۆرسێنەکان لەبارەی جینۆسایدی گەلانی ترەوە چیان باس کردووە ئەنجا ئەتوانین بینە سەر هەندێک لە بیریارانی کورد لەبارەی ئەنفالەوە چیان وتووە دوایی یەین بەرمەبنای ئەم تێگەیشتنانە ئەتوانین خوێندنەوە بۆ فیلمەکان بکەین نیان بە پێچەوانەوە هەر خودی فیلمەکە خۆی ئەکەینەوە بە وەکو بەشێک لە بیریارانی فیلمسازی یا سینەما پێیان وایە سینەما خۆشی تیۆری تایبەتی خۆی هەیە زمانی تایبەتی خۆی هەیە فیلمەکە خۆی ئێوێ بڵێ چی گوتاری فیلمەکە خۆی چییە و ئەو تیۆرانە چین بە پشت بەستن بە چی ئەمە وای وتووە ئەمە وەک میتۆدی وەسفی بەڵێ پێشەوەی بچیتە سەر میتۆد زۆر بە قوڵی هەر لەسەر ژارن کاک خۆشناو بۆ چوونێکی حەزەکەم بۆ چوونەکەی بخوێنینەوە پێشەوەی بچینە سەر میتۆد با لەسەر مەسەلەی ژان ئەو بۆ چوونێویشین کەنەڵێ لە ناو شرۆڤەسازیدا دەبێت ژانەر بناغەی سەرەکی نووسینەکەت بێت کاتێک ژانەر پشتگوێ ئەخەیت بابەت و نووسینەکەت هیچ مانایەکی نابێت دواتر دەیت بە ڕوونی و بەشێکی درامی باس لە سیناریۆ ڕووداوەکانەکەی بە ڕەش و سپیەوە نووسەر نابێت لایەنگر بێت بەڵکو ئەبێت گەنگەشەی ورد و میتۆدی چیرۆک و ڕووداوەکان بکەیت وەک ئەوەی بەشێک بێت لە پێکاتە و کاستی خەیاڵی دەرەوەی فیلم و درامە دواتر کاتێک دەبینیت نووسینەکەت زۆر هاوسەنگ و پڕ لە زانیاری ئەبێتە پاشخانێک بۆ ئەو فیلمە بە زمانی کوردی شیرین دەستی خۆش بێ بە دڵنیاییەوە وایە و بوتم بەر لەوەی ینی پێشەوەی باسی هیچ شتێ بکەی لە فیلمەکەیە گرنگە ژانری فیلمەکە دیاریکەی دوایی لەسەر ژانری فیلمەکەەوە ئەتوانی شتەکانی تر باس بکەیت ینی بۆ چوونێکی دروستە بەڵێ دەستی خۆش بکە خۆشناو بۆ لەو کەسانی کە بەڕاستی خۆی چاپ ماندوو ئەکات بە دیار شرۆڤەی فیلم و بەردەوامیش لە فیلم سازان لە پێگەکەی خۆیەوە بابەتەکانی ئێمە لە خزمەتیان بۆی بڵاوەکەینەوە بەڵێ کاکە ڕاستگیان بەردەوام بە لەسەر ڕێڕەوی بابەتەکەی خۆتان
هەندێک جار وەک باسم کرد ئێمە توانین کە میتۆدی وەسفی بەکاربێنین بۆ خوێندنەوەی فیلمێک یان چەند فیلمێک یان ڕەوتێک لە فیلم یان قۆناغێکی دیاریکراو مەسەرەن تۆ ئەتوانین 10 ساڵی سینەمایە یان 10 ساڵی بەرهەمهێنانی فیلمێک یان تەواوی با بڵێن بەرهەمە پێشکەشکراوەکانی فیلمسازێک بەم میتۆدە و بە سوود وەرگرتن لە ڕێگەکانی ئەم میتۆدە توێژینەوەی لەسەر بکەی یان شرۆڤەی لەسەر بکەی. کاک سەرکەوت سینەما وەک بەرهەمەکەی کە فیلمە ئێمە لە دیوێکە ئێستا مەسەڵەن لە میتۆدی وەسفیە باسی ناوەڕۆکی فیلمەکانم کرد، بەڵام خۆی خودی فیلم و خودی پرۆسەی بەرهەمهێنان ڕێگای تریشی هەیە بۆ تێگەیشتن. کاتێک فیلم یان زنجیرە درامای تەلەڤیزۆنی یان هەر بەرهەمێکی تری پێشکەشکراوی بینراو بڵاوە بێتەوە کاریگەری بەجێهێڵە. ئێمە توانین بە سوودوەرگرتن لە میتۆدی مەسحی مەیدانی یان ڕووپێوی کۆمەڵایەتی و مەیدانی لە ڕێگەی فۆرمەوە بە دیاریکردنی عینە یان با بڵێن بە دیاریکردنی ئەوەی کە گروپی جیاوازی خەڵک هەڵبژێرین پرسیار لەبارەی ئەم فیلمەوە لە خەڵک بکەین و ئێمە ئەتوانین فیدباک لە خەڵکەوە بەرهەم بهێنینەوە تێڕوانین لەبارەی ئەم فیلمەوە لە لای خەڵک چییە، ئایا پەیامەکانی ئەم فیلمە پەیامە نهێنی و پەنهانەکانی ئەم فیلمە چۆن گەیشتووە ببینەر، لەکوێ کاریگەری کردووە. هەموو ئەم شتانە ئەتوانین لە ڕێی فۆرمەوە جا بە شێوەی مەسحی مەیدانی مەبەستم ئەتوانین لە ڕێگەی دیاریکردنی عینەیەکەوە کە عینەیەکی هەڵبژێراوی دیاریکراو بێ یان بە شێوەی عەشوایی بێ بە هەر ڕێگەیەک بێ مەبەستدار بێ یان مەبەستدار نەبێ دەرەنجامەکانی ئەوەی کە ئێمە ئەمانەوێ لەسەر فیلمەکان بەدەستی بێنین. ئەمێ لێرە ئاماژە بە شتێ بم. زۆر جارێ بینین کەسێک خۆی دانیشتووە لە ماڵەوە خۆی فیلمەکەی بینیوە بۆ بەیانیەتە دەرەوە بە ناوی گشتەوە لەبارەی ئەم فیلمەوە یان وەسفەکە یان زەمەکە ئەڵێ کاکە کەسم ئیشەی بەدڵ نییە باش یاڵێ وەڵای ئیشێک بوو هەموو خەڵک بەدڵی بوو. لە ڕاستیە ئێمە بۆ ئەوەی بگەین بە دەرەنجامێکی زانستی پێویستمان بۆیە توێژینەوە بکەین، پێویستمان بۆیە لە ڕێی فۆرمێکی ڕاپرسیەوە پرسیار لەبارەی ئەم فیلمەوە لە خەڵک بکەین. مەسەلەن من نمونەیە گەیەنمەوە بەداخەوە من هەر ئەو دوو زنجیرە دراما تەلەڤیزۆنی دووسێ زنجیرە دراما تەلەڤیزۆنی لە ڕابردووە هاوڕێیانمان بەرهەمیان هێنابوو من وەک خۆم نەمبینین بەداخەوە لەبەر هەندێک سەرقاڵی ئەوانە نەمتوانێت تەماشایان بکەم، بەڵام بینیم کە زۆر قسەی لەبارەوە کرا. بریە هەر کەناڵەکانی بەرهەمهێنانی ئەم زنجیرە درامایانە لە ڕێی ڕاستپاردنی چەند توێژەرێکەوە بکەوتنایەتە دوای کاریگەریەکانی ئەم فیلمە ئەم زنجیرە درامایانە بزانن پەیامەکانی گەیشتووە یان نەگەیشتووە، چێ باش بووە چێ خراپ بووە. خۆ بینەر قسەیەکی گرنگەکە لە مەسەلەی سینەما و لە مەسەلەی بەرهەمهێنانە بینراویەکانە. دوای ڕەنگە هەندێک دەرەنجام دەست بکەوتنە کە بۆ کاری داهاتوو زۆر سوودی ئەبێ. بۆیە یەکێکتر لە میتۆدەکان کە میتۆدی ڕووپێوە ئێمە توانین زۆر سوودی لێوەربگرین بۆ پێشکەوتنی
ئەو ڕەوتە. بەس کاک هەوراز من لێرە لەم خاڵەیە تا ڕادێک بە حەزەرم تووشی چی بووین لەو کاتانەیە ئێمە لێرە لە فلیم سازانەوەمان بینی کاتە شرۆڤەمان بۆ ئەو هەرسێ دراماکە کرد ئەمان بینی خەڵکانێک کە هاتن ڕێکێوت بەڵام ڕێەکە بەبێ بنەما بوو ئەمە ئیشی سۆشیال میدیایە یا ئیشی ئەو پێگانەی فلیمسازیە بێن داوا لەو کەسە بکەن کە ئەو ڕائاڵێ بڵین لەسەر چی بنەمایەک واڵیت ئەمە ئەم داوایە وا لە بینەرەکە وا لە وەرگرەکات کە پرسیارەکەی ڕووی تێکراوە کە ئەمیش بەشێکە ئەبێ بێت ئەم جارە کاتێک کە بۆ چوونێکەڵێت ئەڵێ خراپە ئاخر چۆن خراپە ئەڵێ هەر نواندنی تیانە بوو هەر دەرهێنانی تیانە بوو ئاخر چۆن ئەمە لێرەوە پەلکێشیەکەی بۆ ئەوەی ئەویش بیر بکاتەوە چونکە پێویستمان بەوەیە وەرگر وا بیر بکاتەوە نەک بەو سیاغی بە دێڕێکەی لێت و تەواو لە میتۆدی ڕووپێوە ئێمە فۆرمی ڕاپرسیمان هەیە فۆرمی ڕاپرسی دوو جۆر پرسیاری تیا پرسیاری سێ جۆر پرسیاری تیا پرسیاری کراوە پرسیاری داخراو کە بە بەڵێ و نەخێر وەڵامە درێتەوە لەگەڵ ئەو پرسیارانەی کە زیاد لە وەڵامێکیان هەیە و وەرگرە توانێت زیاد لە وەڵامێک هەڵبژێرێت دوایی کەڵەکەبوونی مەسەرەن تۆ 1000 فۆرم بڵاوەکەیتەوە بەسەر 1000 کەسی جیاوازە بە پێی ئەو ڕێگەی کە مەسەروتم نمونێت ئەو نمونەی توێژینەوە نمونێکی مەبەستدارەیان نمونێکی بێمە بەستە بە شێوکی عەشوایی وەریەگریتوانە دەرەنجامەکانی دەستەکەی هەر لە خۆڕانیە هەر دروستکردنی کڵێشەی فۆرمی ڕاپرسی پێویستی بە ڕێکاری زانستیانە هەیە ئەوە نی هەر پرسیارەکانیش دوا بە دوای یەکن و کاتی پرسیار لە شتێکەکەی پرسیاری دوای ئەو پرسیارە بە جۆرە لە جۆرەکان ڕەبتە بە پرسیاری پێشخۆیەوە و دەرەنجامی ترمان ئەداتێ بۆیە بە دڵنیاییەوە ئەوە ڕێگەیەکی زۆر زۆر گرنگە لە دنیا بۆ زۆر مەسەلە ئەکرێت یعنی مەسەلە لەوەیە کاکاورازەگەر وا نەبێت ئەبێتە شتێکی هەڕەمەکی و بێ بنەما و بێسوود بۆ نمونە کاک سەرکەوت بۆ نمونە پرسیارەکەی ئەگەر بە شێوەیەکی گریمانەی پرسیار بکەین لەوەی کە پێ دوایە پەیامەکانی مەسەڵەن ئەگەر یەکێک لە پرسیارەکانی ئەم فۆرمە گریمانەیی کە دروستمان کردووە پێ دوایە پەیامی فیلمەکەی هەوراز محەممەد بە نمونە گەیشتووە یان نەگەیشتووە ئەگەر گەیشتووە هۆکارەکەی چییە 1 2 3 بۆیە نووسی ئەگەر نەگەیشتووە هۆکارەکەی چی 1 2 3 ئەم فۆرمە کاتی تۆ بەسەر 1000 کەس دابەشیەکەی 1000 کەس ڕێی خۆیڵێ دەرەنجامی زانستی دەرەچنەوە تۆڵی لە سایە ئەوەنەی نمونەی توێژینەوەکە پێی وایە ئەمە ئاوایە ئەم دەرەنجامانە ئەو گەیەنێ بە خاڵێک ڕەنگە لە لای خۆم من وەک فیلم ساز پێم وابێ پەیامەکەم گەیشتووە بەڵام دوایی لە دەرەنجامە بینەرەکە پێمەڵە نەگەیشتووە هۆکارەکەشم بۆ دەستیشانەکە ئەمە یارمەتی چی منەیە یارمەتی منەیە لە داهاتووە کاتێک فیلم دروستەکەم چاوم لەو حاڵەتە بێ ئەمەی ڕەوتەکە پێشەخات ئەمەی شرۆڤەی زانستی ڕەوتی فیلم سازیە باتە پێشەوە بەڵێ من لەمەیانە هاوڕاتم چونکە من خۆم لێرە بینیومە لە هەنێ لەو کەناڵە بازرگانیانەی کە هەیە تەلەڤزۆنەکان کە دراماکەن کە بەرنامەیەکەکەن ئەم فۆرمی کە جەنابەت باست کرد لێرە هەیە ئەو کەناڵانە ئەیان کردیان هەنێ بەرنامەیان ڕاگرت نەڕۆشت لە دنیای پێشکەوتووە لە دنیای ینی هاوچەرخ و ئەوەیە بۆ هەموو بەرهەمهێنانی کۆنتنتێک بۆ هەموو شتێک پێویست بە توێژینەوەکە پێویست بە دەستکەوتنی داتاکە قسەکردن بەرمەبنای داتا فەرقی هەیە وەک لە قسەکردنێکە هەروە ببوورە گەرم قسەم نوعی بە هەوانتە بکرێ ئەزام هیچ قسەیەکیش خۆی لە ڕاستیە بە هەوانتە ناکرێت هەموو قسێک شتێک لە پشتیەوە هەیە جا شتەکە زاتی بێت سایکۆلۆژی بێ کەسی بێت ڕوانێکی زانستی بێ یان هەر شتێ بێ بەڵام قسەکردنێک کە داتای لە پشتەوە بێ یا ئارگۆمنتێکی بەهێزی لە پشتەوە بێ بەهێزترە توانێت یارمەتی بەرەو پێشبردننی ڕەوتەکە بە من لێرە سەرنجەکانم بە دیاریکراوی
بۆ ئەوەی ئێمە چۆن لە ڕێی خوێندنەوەی زانستیانەوە ئەتوانین ڕەوشی فیلمسازی کوردی پێش بخەین ینی پێشەوەی بچیتە سەر چەمکەکەی خۆت تەواویکەی یەک دوو برادێکمان هینیانێ بۆ چون و سەرنجیانەیە بابێ بەر لەوەش زۆر سپاس بۆ هەموو ئەو هاوڕیانی سلااو و ڕێزە نێرن و سپاسیانەکەین سلااو و ڕێزی ئێمەش بۆ ئەوان بەڵێ لینا خانەڵێت ئەو کەسەی فیدباک وەردەگرێت بە نمونە کەناڵیان کۆمپانیا ئەچێتە شوێنێک کە ناخوێنێتەوە و فیلمسازەکانی شەڵێن زۆر باشە دەستان خۆش طبعاً ئەمە شەر ئەوەی بەڕێستانە نابێ وابێت کاک تەنیا کەریمی دەرهێنەری شەڵێ گرنگجی سیناریۆ لەوەدایە کە جگە لە بابە دەبێ پەیامی فیلم گرنگتر بێ ئێمەی کورد لە باشوور لە ئاستێکی زۆر باشی ئارداینە بەڵام ئاستی داهێنان لە کەسەکانە گۆڕێ جوانناسی لە جۆری فیلمەکان بەدی ناکرێ گوتارێکی گشتی هەیە بۆ دروستکردنی پرۆژەی فیلم ئەبێ لە ڕووی فۆرمەوە یەکگرتوو بین بۆ ئەوەی سینەمای کوردی پێ بناسرێتەوە وینێکی کەشیە بە ئەویشیان بخوێنمەوە هەری کاکتەنیا ئەڵێ برایان لە وەڵامێکە ژین لە وڵاتێکە ئەژین کە دەسەڵات ڕێگرە لە هەموو داهێنانێک ئەو هەموو دراما و فیلمە کرچ و کاڵانە هاوکاری ئەکرێت فەرموو کاکە ورازیان ئیتر خۆت ئازادی سپاس بۆ سەرنجەکانی هاوڕێی خۆشەویستم کاکتەنیا و ئەو بە ڕێزەی تریش کە سەرنجی خۆی دەربڕی بوو دەستیان خۆش بێ و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانیان میتۆدێکی ترمان هەیە کاک سەرکەوت ئەویش میتۆدی مێژوویە من بەپێی ئەم دواییانە کە توێژینەوە لەبارەی فیلمی کوردیەوە کردووە گەشتم بە دەرەنجامێک کە بەشێکی زۆر لە فیلمی کوردی ئەگەر نەڵێم هەمووی ینی بەڵام بەشێکی زۆر لە فیلمە کوردیەکان یان فیلمی مێژوین یان باسی حقبەیەکی زەمەنی دیاریکراوەکەن یان ئەگەر فیلمەکان باسی ئێستاش بکەن گەڕانەوەیەکیان تایە بۆ مێژوو بۆیە یەکێک لەو میتۆدانەی کە ئەتوانێت کۆمەک بە فیلمەکان بکات کۆمەک لایەن بە تێگەیشتنی زانستیانەی فیلمەکان بکە میتۆدی مێژوویە ئێمە بزانین ئەم فیلمانە باسی کام قۆناغی مێژوویەکەن پشت بەستون بە کام سەرچاوە مێژوویانە و لە کام تێڕوانینەوە ئەو مێژووە ئەجێڕنەوە کاتێک ئەمانەمان دیاری کرد ئەتوانین فیلمەکان خوێندنەوەیان بۆ بکەین ئەتوانین باسیەوە بکەین مەسەرەن ئەم فیلمە بە دیاریکراوی بەنمونە باسی ساڵی 20ەکانی کوردستانەکە لەناو ئەمەیە ئەتوانین باز لەوە بکەین جلوبەرگ چییە لەو سەردەمەیە ئەتمۆسفێر دەنگ جوڵە شێوازی قسەکردن ئەو ڕووداوەی ڕوئەیە لەو کاتەیە ئەمانە هەمویان چۆن باس کراون و بە کام تێڕوانین لە پشتی ئەم تێڕوانینەوە چ گوتارێک ئیشەکە ئەتوانین خوێندنەوە بۆ فیلمەکان بکەین لەو ڕێگەیەوە و ئالێرەیە نەشتەری توێژەر یان شیکەرەوەی فیلم ئەتوانێت ڕەخنەگر بێ لەوەی ئارگۆمنت سازی بکە لەوەی کە ئایا ئەو جلوبەرگی بەکارهێنراوە بەڕاستی ئەو سەردەمەیە ئەو سەردەمە نییە ئەو جۆرە قسەکردنە هی ئەو سەردەمەیە ئەو سەردەمە نییە ئەو ڕووداوەی ڕوویاوە لەویا ئەگەر مەسەرەن فیلمەکە فیلمێکی مێژووی بێت و سوود لە ڕووداوێکی مێژووی وەرگیرا بێت
یان لە کام تێڕوانینەوە باسی ئەو قەزەیە کراوە. ئەگەر ئێمە ئەوەمان کرد ئەگەر ڕەخنەشمان گرت ڕەخنەکان شوێنی خۆیان ئەگرن بە پێچەوانەشەوە گەر بینیمان هەموو ئەو خاڵانە لە شوێنی خۆیان بە جوانی دانراون پشتیوانیمان لە فیلمەکە کرد ئەو کاتە فیلم سازەکە کە کاری لەسەر ژانری مێژووی کردووە کە بەڕای من یەکێک لە هەرە قورسترین جۆرەکانی بەرهەمهێنانی فیلمە هانی ئەدەین کە بەردەوام بێت کە ئێمە زۆر پێویستمان پێێتی. یان ئەگەر باز لە میتۆدێکی تر بکەم کە میتۆدی بەراوردکاریە، میتۆدی بەراوردکاریە ماتوانین زۆر جار ئەم فیلمانە بە سوود وەرگرتن لەم میتۆدا بەراوردیان بکەین بەو جۆرە فیلمانەی تر کە هاوشێوەی خۆین، بەو دەقانەی تر کە هاوشێوەی خۆین، بەو تێڕوانینانەی تر کە هاوشێوەی خۆین، بنەما دیاری بکەین، لەسەر بنەمایەک بەراوردکاری بکەین. مەسەڵەن کاتێک ئێمە زۆر جارە بیستین بە شێوەی سەرزارێکی لە کۆڕ و سیمینارەکان یان لە دانیشتنەکان یا هەندێک جار لەم جۆرە لایڤ و نووسین و قسەکردانەشە مەسەڵەن فیلمسازی کوردی بەراورد دەکرێت بە فیلمسازی وڵاتانی تری مەسەڵەن وەک ئێران یان سینەمای عەرەبی یان جاری وایە باس لە مەسەڵەن سینەمای واقعی ئیتاڵیە کرێ چوزانم. ئەمە زۆر گرنگە. ئێمە مەسەڵەن تو بۆنە ڕەوتێکی مێژووی فکری سینەمایی قوتابخانەیە گۆرەگری شیکردنەوەی بۆکەی مەسەڵەن کاتێک تۆ باسی ئەڵێ ماجیکال ریالیزم واقعی سەحری شەرحەکەیت چییە چۆنە لە ئەدەبا چۆن بەکار هاتووە لە کێوە دروست بووە بۆ چمە بەستێک بەکارە هێنرێ و لە سینەمایە چۆن کاری لەسەر کراوە ئەو تیۆرانی لە پشتی ئەم جۆرەوەن چین بۆچی گرنگە ئەمە هێڵە تیۆرەکەی خۆتی لەسەر داڕێژی دوایی فیلمێکی دیاریکراوی لەسەر بنیادەنەی مەسەڵەن فیلمی کەوتن مەسەڵەن فیلمی سیزەری دەستمەقەس چوزانم فیلمی ماسی گەورە بگفێش یەی بەرمەبنای ئەمانە خوێنەوە بۆ فیلمەکە ئاکەی بەراوردیەکەی لەگەڵ فیلمەکانی ترە یا دوو فیلمێنی لە یەک کاتە بە پشت بەستن بەم خاڵانی کە من پێشتر باسم کردن بەراوردیانەکەی بە یەکتری ئەو کاتە مەسەڵەن جاری وایە تۆ توانی فیلمێکی کوردی بەراوردکەی بە فیلمێکی هەر وڵاتێکی تری ئەم دنیا بەڵام بنەما هەبێ کە تۆ بنەما و دانا لەسەر ئەساسی بنەماکان ئەتوانی هاوسەنجی ڕابگری لەکوێ زیای هێناوە یا چێ کورتی هێناوە لەکوێ بەراوردەکە ڕاست بووە یا بەراوردەکە ڕاست نەبووە. هەڵبەت هەمشانی کە من باسییانەکەم وەگوتم من ناتوانم لە ئێستا بە کاتێکی کەم بڕۆمە سەر شەرحکردنی هەموو ئەو ڕێکارانەی مەسەڵەن هەر یەکێک لەو میتۆدانە بەکاریانەوە کاری ئەکادیمیایە و ڕەنگە پێویستی بە چەندین سەعات هەبێ بۆ وردەکاری باسکردنی و پێم وایە ئێستا خۆشبەختانە سەرچاوەکانی زانیاریش هێند بەردەستن بە هەموو زمانەکان خوێنەر دەتوانێت بە ئاسانی بگا بەم سەرچاوە زانستیانە. یەکێکی تر لەو میتۆدانی کە من پێم وایە زۆر کۆمەکمانەکە بە دیاریکراوی بۆ سینەمای کورد و من خۆم وەک توێژەرێک ئەم ڕێکارە ئەم ڕێگایە ئەم میتۆدە بەکارەهێنم ئەویش میتۆدی شیکردنەوەی ناوەڕۆکە.
میتۆدی شیکردنەوەی ناوەڕۆکی یەکێکە لە میتۆدە زانستیەکان کە ئێمە زۆرجار لە کۆمەڵاسی ئەدەب یا لە کۆمەڵاسی هونەرا بەکاری هێنین بۆ شیکردنەوەی ناوەڕۆکی بەرهەمێکی هونەری یا بەرهەمێکی ئەدەبی لەسەر چەند بنەمای جیاوازی هەیە بەڵام یاوەتا لەسەر بنەمای وشە یان بڕگە یان لەسەر بنەمای وێنە یان گوتار ئێمە شیکردنەوە بۆ ناوەڕۆکی فیلمەکانەکەین. من باز لە ڕێکارێکی دیاریکراوەکەم کە ئێمە توانین لەناو ئەم میتۆدی شیکردنەوەی ناوەڕۆک یا تەحلیل محتەوا تەحلیل مەزمون بەکاری بێنین دەقێکی دیاریکراوە یا فیلمێکی دیاریکراوە هێنین چەند پرسێک لەناو ئەم فیلمەیە هەڵەبژێرین پرسیارەکەین لە فیلمەکە چەند پرسیاری دیاریکراو لە شێوی فۆرمێکە تەرحەکەین لەبارەی ژانری ئەم فیلمە چییە مودی ئەم فیلمە چییە چیرۆکەکەی چیرۆکێکی وەرگیراوە یان چیرۆکێکی ڕەسەنی نووسراوە ئایا بابەتی فیلمەکە وەک ناوەڕۆک بابەتێکی کۆمەڵایەتیە سیاسیە فەلسەفیە چییە ئەنواع وشکاڵ پرسیاری تر هەیە و ئەگەر بابەتێکی سیاسیە مەسەرەن باز لە چ پرسێکەکە باسی کۆچەکە باسی جینۆسایدەکە باسی قەزێکی سیاسی دیاریکراوەکە باسی ئینقلابەکە باسی خەباتی نەتەوەییەکە دوایی مەسەرەن ئەگەر پرسی کۆمەڵایەتی تایە باسی کێشە کۆمەڵایەتی کێشەی کۆمەڵایەتی دیاریکراوەکە باسی دیاردەیەکەکە باسی دابوونەریتەکە باسی سروتەکە باسی چیەکە ئەمە هەموو ئەم شتانە بە وردەکاری ئەبێ تۆ دیاری بکەی لە فیلمەکە دوایەوە بەرمەبنای ئەمە مەسەرەن یەی چەمکێک لەمە هەڵەبژێری مەسەرەن بەنمونە بە دیاریکراوی ئەڵێ دیاردەی کۆمەڵایەتی لە ناو فیلمێکە یان لە ناو چەند فیلمێکە دیاردە کۆمەڵایەتەکان دیاریەکەی یان بابەتەکانی کللتور لە ناو ئەم فیلمەیە دیاریەکەی سروتەکان مەسەرەن چەند جار شایی یان شین یان هەر سروتێکی تری کۆمەڵایەتی ئاینی لەناو ئەم فیلمەیە دووبارە بۆتەوە و چۆن تەڕح کراوە تەنانەت دەتوانین پرسیار بکەین لەبارەی ئەو گوتارەی کە ئەم فیلمە هەیەی مەسەرەن ئەڵێن ئەم فیلمە ڕوانگەیەکی ئینسانی پێشکەشەکە بۆ مافی مرۆڤ چوزان بۆ هەر چەمکێکی تر ئەبێت تۆ بڕۆی ئەم فیلمە چەند جار ببینیتەوە بزانی چەند جار ئەو بەهایانە دووبارە کراونەوە ناو فیلمەکە قسەکە نابێ هەر ئەوە هەوانتە بیکەیت بەڵکو پێویستی بەوەیە کە تۆ بەسەم بەنمونە بڵێ ئەمەنە جار لە ناو ئەم فیلمەیە دیمەنی خۆشەویستی یان وشەی خۆشەویستی لە ناو فیلمەکەیە هەیە یا بە پێچەوانەوە ئەمەنە جار لە ناو فیلمەکەیە شەڕ یان ڕق یان ئاڵۆزی و ململانێ لە ناو فیلمەکەیە هەیە و ئەمە دیاریەکە گوتاری فیلمەکە چییە یا چی نییە زۆر جار فیلم سازێک خۆیڵێ من فیلمەکەم باسی فلان شتەکە بەڵام ئەو ئەرکی توێژەرە بڕوا لە ناو ناوەڕۆکی فیلمەکەەوە دەری بخە ئایا ئەم شتە لە ناو فیلمەکە هەیە یان نییە چکە ئێمە زۆر جار فیلم سازەکان بە ڕوئیای خۆیان بە تێگەیشتنی خۆیان ئەڵێن من ویستمە فلان شت بکەم بەڵام کاتێک تۆ بە میتۆدی شیکردنەوەی ناوەڕۆک فیلمەکە شیەکەیتەوە هەندێک دەرەنجامی تر بەدەستەکەوێت ئێمە زۆر جار بۆ لە ناو کۆمەڵاسی ئەدەبە بە وشە یان بە بڕگە بۆ خوێندنەوەی ڕۆمانێک مەسەرەن یان چیرۆکێک یان مەسەرەن قەسیدەیەک ئەتوانین ئەو بکەین بەڵام بۆ فیلم بە وێنە لەگەڵ دیالۆگ لەگەڵ گوتار یان وێنە
وێنەیەک کە وێنایەک بەرهەمەهێنێ تەسەورێک بەرهەمهێنێ ئەتوانین دیاری بکەین تکراربوونەوەی چەندانەیی چەمکێک یان ئەگەر تکراربوونەوەش نەبێ دەرکەوتنی پەیامێک وێنایەک لە ناو فیلمەکە لە کاتێکی دیاری کراوە ئەتوانێت پەیامێک ببەخشێ. پێم خۆش نییە ناوی فیلم بێنم لێرە فیلمی کوردی بەڵام حەزەکەم نمونە بێنمەوە. فیلمی کوردیمان هەبووە لەم ساڵانەی ڕابردووە ئەگەرچی دەرهێنەر ڕەنگە ویستبێتی ڕوئیایکی ئینسانیانە تەڕەح بکە بەڵام بەبێ ئەوەی ویستبێتی ناخود ئاگا یان بە نەزانی فیلمەکەی بانگەشەی ڕەیسیزمی تیا بووە بانگەشەی خراپی تیا بۆ پەنابەر یا پەیامی هەڵەی کۆمەڵایەتی بڵاو کردوێتەوە. ئەمە بێتۆ لە ناو فیلمەکە و دەری بێنی بڵێ فلان فیلم بەم پەیامە لە دەقەی ئەوەنەیە بە تکراربوونەوەی فلانشت شاندانی ئەو دیمەنە لە نزیکەوە مەسەڵەن شتێکی ئاوای ینی ئاو بە وردەکاریانە و چەند جار دووبارە بوونەوەی فلانشت ئەم پەیامە بەخشێ نەخێر بە پێچەوانەشەوە پەیامەکەی سەرکەوتوو بووە لە گەیاندنی بە دووبارە بوونەوەی ئەم چەمکە بەم جۆرە بە موردەکاریە. سەرڕای هەموو ئەمانە شیکاری ناوەڕۆک یارمەتی شتێکی تریشمانەیە وەک لە سەرەتاوە باسم کرد ئێمە باسی ژانرامان کرد تۆ چ ژانرێک هەیە باسیواکەی ئایا وێنە لەم فیلمەیە مەسەڵەن بە نمونە باسی چوونە پێشەوەی کامێرە بکەین دۆڵی ئین یا دۆڵی ئاوت یان تراکەکان یا کامێرە موڤمنت بە شێوەیەکی گشتی چۆناهیە لە ناوان فیلمەیە چەند جار جوڵەی کامێرە بەکار هاتووە ئە جوڵەی کامێرانی کە بەکار هاتووە لەگەڵ ژانری فیلمەکە گونجاوە یان نەگونجاوە یارمەتی سایکۆلۆژی یاوە بە تێگەیشتنی بینەر بۆ گەیاندنی پەیامەکانی ناو فیلمەکە یان نە مۆنتاژی فیلمەکە و بڕین کات ئیدیتین ڕەنگ چاککردن دیزایانی دەنگ ئەو دەنگانەی کە لە ناو فیلمەکەیە هەن و ئاکتەکانیان لە ناو کادری فیلمەکەیە نین چین بۆ بەکار هاتوون چ کاریگەریەکی سایکۆلۆژی لە لای بینەر دروستەکەن هەموو ئەم شتانە دانەدانە کە لە تەنیشت یەکەوە دایانێتەوە ئەتوانی فیلمی پێ بخەنیتەوە زانین کاک سەرکەوت ڕەنگە منم قسانە کاکەم بۆ قورسکردنی ئەوە نییە بڵێم ڕەخنەی فیلم یان شیکاری فیلم کارێکی نەکردێ بەڵکو ئەبێ بڵێم کاری زانستی کارێکی ئاسان نییە بەڵام زۆر پێویستە ئێمە هەتا کاری زانستی پێشکەش نەکەین لە بواری فیلمسازی کوردیا ئاسان نییە بتوانین بچینە پێشەوە کاتی خوێندنەوەمان بۆ فیلمی کوردی نەبێ ئاسان نییە بتوانین بچینە پێشەوە بەداخەوە ئەبێ شتێک بڵێم کە بەشێکی زۆر لەوەی کە خەڵک خۆیان لە شیکردنەوەی فیلم نایەن قورسی مەسەلەکە ئەزانن شتێکی ئاسان نییە و هەموو ئەو کەسانی تریش ئەو کەسانی کە بە زاناییەوە یان بەبێ زانایی سەرپێیانە لەبارەی سینەماوە قساکەن و یان هەندێک دێڕەڵێن و ئەڕۆن پەیوەندی بەوە هەیە لە زانستەکەی نازانن
چونکە ئەگەر لە زانستەکەیان بزانیە ئاسان نەبوو هەندێک قسە بکەیت و فڕی بیت و بڕۆیت و نەچیتەوە بەسەر وەختیەوە. من خوازیارم فیلمسازانی گەنج، مامۆسایانی بەڕێز و فێرخوازانی سینەما لە کۆلێژەکانی هونەر لە زانکۆی سەلاحەدین و لە زانکۆی سلێمانیش خوب بدەنە توێژینەوەی زانستی. با کورت بێ، با یەک چەمک بگرێ، مەرج نییە درێژ بێ، بەڵام ڕێکارە زانستیەکەی تیا بەکار بێ. قسەکردنێک نەبێ لە هەوانتە. دوای یەک شتی ترێ زۆر زۆر گرنگە کاک سەرکەوت، ناونیشان. ئێمە لە داڕشتنی ناونیشانی توێژینەوەی زانستیە باسی متەغەیرەکەین، باسی گۆڕاوەکەین. ڕۆڵی فلانشت لە فلانشتە، گرنگی فلانشت لە فلانشتە، یا وێنەی فلانشت لە فیلمی فلانشتە. ئەبێ شتەکەی خۆ دیاریکەی، بۆی کاتێک کە من یەم نووسینەکەتە خوێنمەوە بزانم باسی چێکی لەسەرەتاوە، وە قسەکانمانە بێ دیاریکراو بن، بزانین چێڵێ. هەموو ئەم شتانە بەیەکەوە کاک سەرکەوت ڕێگەیەکمان بۆکەنەوە کە ئەویش ڕێکاری خوێندنەوەی فیلمە بە شێوەیەکی زانستی. کاک هەورازگیان، من لەگەڵتان لەگەڵ تەواوی بۆ چوونەکەتان لێرە ئێمە کێشەیەکمان هەیە. من لێرە لەم پێگەیەوە ئەیبینم زۆرێک لە فیلمسازەکانمان خۆیان نەخوێنەوارن. ئەمە کێشەیەکە و لە خۆبایین، ئەمەش کێشەیەکی کەیە. وە گەلێ جارەوان باسی ئەوواکەن باوەڕیان بە تیۆری نییە، بەس باوەڕیان بەوەیە بەکردەییە، یانێ بەس بەرهەمکەن فیلمکەن. باشە، لێرەوە ئەگەر ئەو هەر خەریکی کاری فیلمسازی بێت فیلم بکات، ئەگەر نەخوێنێتەوە، ئەگەر جۆ لە موانانە نەگرێت، کا موانانە بۆ ئەوانە، بۆ ئەو کەسانەیە کە حەزیان لە فیلمسازیە، ئەی چۆن خۆی بنیاتەنێ، چۆن خۆی هەست بە هەڵەکانی خۆیەکات. تەنانەت برادێکمان قسەیەکی هەیە لێرە، یەک شتێکم بەرچاو کۆتەوە هەویستم هەڵی گرما توخواوەی ئەو ێسادا بنم وا بزانم ئەلێرێ ئەڵێ پرسیارەکە ئەوەیە ڕانان بۆچی و بۆچی ئەەکەیت. سیناریست و دەرهێنەر حیساب بۆ ڕانان ناکەن، هەر تاقەتیان نییە جۆ بگرن. ئەمە لی ناخانەڵێت. ئەمە یەکێکە لەو بۆ چوونانە من لێرە ئەیبینم لێرە ئێستا لە کاتی لای بکەیت و ئێزانم چێ هاتووە چێ نایات، و لە قەرەی ئەم هەموو لایڤەیە بینیومە زۆر لەو فیلمسازانە هەر جۆ لە برادەرەکەی خۆی ناگرێت، برادەرەکەی خۆی لایڤ هەیە نایە جۆی لێ بگرێت، باش جۆ لەوانی تر نەگرێت، بەڵام لە برادەرەکەی خۆی وە کەسانی تایە بەتوانان هاتوون شتی باش هەڵێنەوە. ئێمە گەر جۆی لێ نەگرێت لە شرۆڤەیەکی وایە چۆن سوودەبینە کاک هەورازگیان؟ کاک سەرکەوت، بواری فیلمسازی کێڵگەیەکی گەورەیە، جۆری جیاوازی خەڵکان تیاکارەکەن. من ڕێزی زۆرم بۆ هەموو ئەو هاوڕێیانم هەیە کە فیلم سازن بە هەر تێڕوانینێکیان هەبێ. من ناتوانم ڕێگە بە خۆم نایەم بڵێم کێ خوێنەوارە و کێ نەخوێنەوارە و بە پێچەوانەوە ماندوو نەبوونیان لێ یەکەم و دەستیان خۆش بێ کە کارەکەن. بەڵام ئەزانی فکر خوانێکە بێ خەڵکی بۆ بانگ هێشت بکەیت، بڵێ وەرە بۆ سەرم خوانە، بەڵام ئیتر کێت ئەتوانێ سوودمەند بێلەی، کێ نایەت سوودمەند نابێلەی. ئەوانەی سوودمەند دەبن کارەکانیان جیاوازترە بێ، باشترە بێ. مەرج نییە بجۆ لە من بگرن، بەڵام با بڕوا بۆ خۆی میتۆدەکان فێر ببێ و بەکاری بێنێ، بۆ خۆی ژانراکان فێر بێ و بەکاری بێنێ. بەڵێ مەرج نییە بێ گوێ لە من بگرێ یان گوێ لە هەر هاوڕێکی تر بگرێ، بەڵام گرنگۆیە خوێندنەوە ڕەت نەکاتەوە یان تیۆر ڕەت نەکاتەوە. ئەزانی
ئەو هاوڕێمان خاتولی ناوە بزانم کە بەڵێ ئەو کۆمنتی نووسی بوو ئەگەر قسەکەم تۆزێ قورس نەبێ بەشێک لە فیلمسازی ئێمە چاوقاییمە فیلم دروستەکە ئەم چاوقاییمێ بۆ ئاگەڕێتەوە کە بەبێ ئەوەی بیر بکاتەوە لەو دەرەنجامەکان پەلاماری ئەم ئەرکایە بۆیە بینین پێشکەوتنەکان زۆر زۆر خاون ئەگەر هەر فیلم سازێک حساب بۆ ڕانان نەکا بۆ شرۆڤە نەکا بۆ ڕای ڕەخنەگر نەکا بۆ ڕای بینەر نەکا یەک کەس زەرەرەکە ئەویش خودی ئەو فیلم سازە خۆیەتی بە دڵنیاییەوە و من پێم وایە بینەری ئێمە لە ئێستاە بینەرێکی زۆر زۆر هۆشیارە چونکە فیلمی هەموو دنیا بینێ سینەمای هەموو دنیا کراوەیە دنیایەک پلاتفۆرمی ئۆنلاین بەردەستە بۆ بینینی تازەترین شاکارە سینەماییەکانی دنیا بۆیە چەشە و زەوق و سەلیقەی بینەری ئێمە زۆر زۆر بەرز بۆتەوە کاتێک تۆ مەسەڵەن حساب بۆ ڕەئی بینەر ناکەی کاتێک حساب بۆ ڕەئی زانستی ڕەخنەگر یان توێژەر ناکەی چێ زەرەرەکە لەو بینەیە خودی فیلم سازەکە زەرەرەکە وەک کۆی گشتی پێشکەوتنی فیلم سازی کوردی زەرەرەکە اینجا لێرە چەمچێکیکە هەیە خۆت لە من باشترە زانی بەڵێ ئەوانی کە کریتیسکانی هینە نووسن ڕەخنا نووسن لە دنیاە دیاریەکەن نسبەتی بینەری ئەو فیلمە چەند بێ یا چەند نەبێ زۆر جار فیلم سازەکان لە قەڵەمی ڕەخنەگرەکان بە تەواوەتیە ترسن و ڕەخنەگرەکان ئەتوانن وا بکەن فیلمێک تا ئاستێکی بەرزی فستیڤاڵە جیهانیەکان بڕوە یان بە پێچەوانەشەوە فیلمی دەرهێنەرێکی بەناوبانگ ئەخەن بۆیە ڕەخنەگرەکان ئەگەر ڕەخنەکانیان ڕەخنەی زانستی بن ئەو کاتە فیلم سازەکانش حسابیان بۆ ناکەن بەڵام بەداخەوە بەشی زۆری ڕەخنەکان لێرە ڕەخنەی زانستی نین بۆیە حسابیان بۆ ناکرێت بەس ئەزانی چۆنەکە کەورازجان ئێمە بابینە سەرەوەی چەند خۆمان وەکو میلەتێک شرۆفەسازی زانستیمان هەیە ئەکادیمیمان هەیە چەندمانەیە هەر چۆن کاک سەرکەوت دەزانین چۆن من بەڵێ تۆزێ سەریح بم لەم بەشەیە بەڵێ کاکە چەند ساڵە لە کوردستان کۆلێژی هونەر بەشی سینەما لە زانکۆی سەلاحەدین هەیە ئەو چەند ساڵێکیشە لە زانکۆی سلێمانی کراوەتەوە ئەویان تۆ باشتر ێزانی لەکەیەوەی بەلایانی کەمەوە 12 ساڵە هەیە لە هەولێر و تقریبا 5-6 ساڵیشە لە سلێمانی هەیە بە ژمارەش حسابی بکەیت ئەوانەی کە دەرچووی ئەم کۆلێژانن لە ئێستا چەند سەد کەسێکن ئەبێ هەموو ئەم هاوڕێیانە لە کاتی خوێندنە جگە لە بەرهەمهێنان ڕەخنەی فیلم و ڕانانی فیلمیان خوێندبێ میتۆدەکانیان خوێندبێ و ئەبێ ئەمانە توێژینەوەکانیان پێشکەش کردی بێ توێژینەوەی بەکارۆسەکانیان ڕەنگە خەمەکە ئالێرەوە بێ وەک پێویست ئەلەو شوێنانە کار نەکراوە دەنا ئێسا ڕەوتەکە بەرەو زیاتر بەرەو پێش ینی پێشکەوتن نەچوو چونکە خۆشەویستی و ڕێزی تەواوم بۆ هەموو هاوڕێ و فێرخواز و دەرچوانەی فیلمسازی هەیە بەشی زۆریان چاویان لەسەر ئەوە بووە ببن بە دەرهێنەر یا چاویان لەسەر ئەوە بووە لە ناو پرۆسەی بەرهەمهێنانە کار بکەن کە لە ڕاستیە فیلم سکوڵ ئەتوانێت وەرکیان بۆ جێبەجێ بکە پێویست ناکە بڕۆن کۆلێژ بخوێنن یان ئەزمون ئەتوانێت ڕێکیان فێر بکە بەڵام گرنگی نەدان بە تیۆر
ئەگەر چی زانم کە مامۆسای زۆر باشیشان هەبوو مێژووی سینەمایان پێوتراوەتەوە گوتاریان پێوتراوەتەوە و تحلیلی فیلم و خوێندنەوەی فیلمیان پێوتراوەتەوە بەڵام ئەو لۆژیکە دروست نەبووە ئیتر ئەبێ ڕخنەی لە خۆشمان بگرین. کاکە وەرازجان کێشەکەمان لەوەیە نییە با بڵێم فیلم سازەکان خۆیان دوورەخەنەوە بەڵام کێشەکە لەوەیە گەلێ جار لە خۆبایی بوونەکە خەتەرە خەڵکمان هەیە هەر ئەڵێ فیلمی کوردی هەر نییە ئەمە مەترسیەکی گەورەیە مەترسینێکاک سەرکۆ دەزانین بەڕای من تۆزێک کراوە بین لە بەرامبەر ئەو شتانەیە بە خەمی وەرنەگرین لانی کەم عەزیەتمان نەیە ئەبینم کۆمەڵێک هاوڕێ مەسەڵەن فیلمی کوردیمان نییە ئەڵەن سینەمای کوردیمان نییە نازان چیوانە ئەبێ باڵیان کەین بۆ گفتوگۆ بڵێ ئارگومنتەکەت پێشکەشکە مەسەڵەن من لە فیلم سازانەوە شتێکی وام کرد برادێک بەڵاگام بێ ئەزانی تێز ئەم شتە دیارەکە مەسەڵەن ئەبێ ئێمە ڕێز بۆ زانست دابنین مەسەڵەن بە دیاریکراوی مامۆسایەکی عزیز و خۆشەویستی وەکو دکتۆر خەسرەی و سینا تێزی دکتۆراکەی لەبارەی شوناسی سینەمای کوردەوە کە پێشکەشەکە و ئەڵێ سینەمایەکمان هەیە بەناوی سینەمای کورد و تێڕوانینەکانی خۆی باسەکە و ئارگۆمنت سازیەکە و تێزیشی دکتۆرایە مەگەر بەس تێزێکی دکتۆرا بێت یان چەند تێزێکی دکتۆرا بێت بێ ئەمە هەڵوەشێنێتەوە خۆ بە قسەی من ناکرێت دکتۆرێکی بەڕێز و مامۆسایەکی عزیزی وەکو دکتۆر دڵشاد مستەفا لەبارەی جینۆساید و قوربانیەوە لە کارکتەری مەسەڵەن فیلمی کوردیە توێژینەوە نووسێ پەیپەرە نووسێ و پێشکەشیەکە توێژینەوەی زانستی پێشکەشەکە باسی جۆرێک لە ئینسانی کوردمان بۆکە باسی چەمکی قوربانیەکە ئەبێت بە توێژینەوە ئەگەر تۆ بڕواشت پێی نییە ئەبێت توێژینەوە لە ئاستی خۆیان پێشکەشکەیتەوە بەدڵنیەوە ئێخۆ قسەی تر ئەبێ بە شتێکێت و ئەڕوا لا بکەینەوە لە بۆچوونەکانیان بابەتەکەت ماوتە ئەگەر تقریبا بە شێوەیەکی گشتی بۆ ئەم وانەیە و لە خلالی سەعاتێک و 20 دقەیە کە قساکەین هەستەکەم ئەگەر بە کورتیش بێ ڕێگەکان و ڕیشەکانی خوێندنەوەی فیلم بە شێوەی زانستی ئەگەر سەرقەڵەمەکانیش بێ باسمان کردووە بۆیە ئەگەر سەرنجێت تێبینیەکیش هەبێ من ئامادەم من دەستخۆشی لێکم بەڵام حەزەکەم بە سەرنجی هاوڕێیان وەرگرین لینا خانەڵێ فیلمسازی ئێمە لە ئاستی باڵا بەردەوام کاریان هەیە و گرنگی بە یەک ڕانادەن بەداخەوە زۆرینەی ئەوانەی بینەری فیلمسازانن بێفیلم و بێپارەن جگە لەوەی لە ئاستی باڵا باشترن بابزانین کاک تەنیاڵێ بینەر چەندە قیاسە ئەگەر پێوە بێت بۆچی دەرهێنەرەکانمان لە شن نیشاندانی فیلمەکانیان بێبەشمانەکەن بە دڵنیاییەوە کاک سەرکەوت هیچ نووسەرێک نییە لەم دنیاە ئەگەر بیر لە خوێنەرەکەی نەکاتۆ کتێب بۆی نووسێ ینی ئیلا تۆ بە ڕەشبینترین نووسەرەکانیشەوە کاتێک کتێبەکانیان نووسیوە بیریان لە خوێنەری خۆی هەر هەبوو و فیلمیش دروست ناکرێت ئەگەر بیر لە بینەر نەکاتەوە سێگۆشەیەکمان هەیە سێگۆشەی خاڵی یەکەم دەرهێنەرە خاڵی سەرەوە خودی بەرهەمەکەی کە فیلمە ئەم لاشمان هەیە کە بینەرە ئەم سێگۆشەیە وەختێک تەواوە بێ کە بینەری تیا بێ دەنابا من فیلم دروستکەم و منی دەرهێنەر فیلم دروستەکەم و لە ماڵەوە لەسەر ڕفەی کتێبخانەکەم دایان ئێو کاتە
چێ فیلمەکەی من نەبینێ کەس بۆچی؟ نشینە بۆیە بە دیاریکراوی بینەر گرنگە و ئەگەر فیلمساز گوتارێکی هەیە ڕوئیایەکی هەیە تەسەورێکی هەیە ئایدۆلۆژیایەک لە پشتیۆ کارەکە ئێوێ بیگەێنێ بە بینەر ئەگەر بینەر ئەمەی لێوەرنەگرتی ئەبێت تۆ بە دوای هۆکارەکە یابگەڕی چی ئەتوانێ بمانگەێنێ بەوەی کە بۆچی بینەر فیلمەکەی لێوەرنەگرتووە توێژینەوەی زانستی بە میتۆدی ڕووپێ و لە ڕێگەی فۆرمەوە لە ڕێگەی فۆرمی ڕاپرسیەوە ئەو کاتە پێتەڵێ فیلمەکەی تۆ بەهێز بووە یا بەهێز بووە پەیامەکانە گەیشتووە یا نەگەیشتووە ئەکتەرەکە و باش بووە یا خراپ بووە ئەو شتانی کە تۆ وەک گوتاری فیلمەکە ویستوتە بیگەێنی گەیشتووە یا نەگەیشتووە بۆ بۆشە دیارێکە هۆکاری گەیشتن یا هۆکاری نەگەیشتنەکە چییە؟ بەڵێ کاک بابان حەمەساڵ هەڵێ ئەوانە چی کە بە پێی دەستخۆشی لە ناو کۆمنت و ڤیوەری ڤیدیۆکان فیلم دروستەکەن تێنەگەیشتم بەخوا بزڵبت لە کاکبابان ڕێزم هەیە بۆی هەڵێکی ئازیزمانە ئەوانە چی کە بە پێی دەستخۆشی لە ناو کۆمنت و ڤیوەری ڤیدیۆکان فیلم دروستەکەن مەبەستی لە فیلم سازەکانە بەو هاندانەی کۆمنت و ڤیوەرەکان کاڵەن ڤیوەری زۆرە بینەری زۆرە حاڵێکی سروشتیە کاک سەرکەوت بەس ئەمە تەوان ڕەنگە من وەک فیلمساز بۆ خۆم زۆر لەگەڵ ئەمە نەبوو بەڵام بینەریش گرنگی تایبەتی خۆی هەیە من ناڵێم هەموو جارێک ئەبێ بە چەشە و تەزەوقی بینەر فیلم دروست کرێت ئەگەر وامان کرد کەواتە دەرهێنەر ئاستی چەشەی خۆی ئەبێ دابەزێنێ زۆر جار فیلمسازە بێ بە تێڕوانینی خۆی بە چەشەی خۆی بە دنیابینینی خۆی فیلم دروستکە و بانگهێشتی بینەر بکە بۆ ئاستێکی بەرزتر لە تێگەیشتنی شتەکان و ڕوئیایەکی تازە تەرەح بکە ئیتر چێ هات چێ نەهات نەهات بەڵام ناشتوانین ئەو فیلمانی کە کۆمێرشاڵن کە فیلمی بازرگانین یا کە فیلمێکن کە بەرمەبنای چەشەی بینە دروستەکرێت بیان خینە پەراوێزەوە ینی ئەوانش جۆرێکی فیلم و هەن و گرنگی و تایبەتمەندی خۆشیان هەیە بەڕاستی پێم وایە لە ئێستا بۆ ئێمە بۆ سینەمای کورد بەڕاستی پێویستمان بۆ بە دروستکردنی بینەر هەیە دروستکردنی بینەریش من ناڵێم لە ڕێی فیلمی خراپەوە لە ڕێی فیلمی باشی کۆمێرشەڵەوە بێ فیلم دروستکەین لە ڕێی فیلمی کۆمیدی چاکەوە نەک مەهزەلە لە ڕێی فیلمی یعنی بەهێزی هونەریەوە نەک لە ڕێی فیلمێکەوە کە کەس سەری لێ دەرناکە ئەبێ فیلمی چاک دروستکەین لە هەموو ژانراکان بۆی بینەری زۆر بەرهەم بێنین ئەویان نەگەڕێتەوە بۆەوەی ئەو کەس فیلم سازەکانمان نەبێ ئاگیان لە بازاڕی جیهانی بێت بزان لە بازاڕی جیهانیە چی فیلمێک چی ژانرێک چی ستایلێک چی بابەتێک وا ئەکات بازاڕێکی جیهانی دروستکات ئێمە من ناڵێم با بڕاوەک و سپایدەرمان و سوپەرمان و پیاوە ئاسینینەکە و ئەمانە با بچێ بیکات خۆوانش بازاڕیان دروست کردووە بەڵام ئەی چۆن هەڵێنجانی ئەو واقعی خۆمان بێت چۆن بەو مێژوومانە بچێتەوە چۆن بە داستانەکان و ئەفسانەکانمانە بچێتەوە بێت لەوێ لە بۆتەی ئەو فیلمانەیە بیگەێنێتە بازاڕی جیان ئەمە ئیشی ئەوێت ئەمە وا شتێکی وا سادەش نییە وە کۆمیدیای ڕژدیشمان زۆر پێویستە و ئەبێت تامی فیلمەکانمان ببێ بە تامی جیهانی لە تامی کوردی گەورەمانەوە بزانێک باس بکەم بەپێی دوای توێژینەوەی خۆم لەبارەی فیلمە کوردیەکان لە ماوەی 10 ساڵی ڕابردووە گەشتم بە دەرەنجامێک کە ڕەنگە زۆر ئومێد بەخش نەبێ ئەویش ئەوەیە کە
لە کۆی سی و قسوور ژانر لە فیلمە کوردیەکان لە 4 ژانر تێناپەڕن بەڵام بینەری ئێمە پێویستی بەوە لە هەموو ژانراکان فیلم ببینە. ڕەنگە یەکێک لە کێماسیەکانی ئێمەی فیلمساز بریتی بێت لەوەی کە هەمومان لە بۆتەی یان لە سیاقێکی داخرا و دیاریکراوی ئایدۆلۆژیا بیرەکەینەوە کە سیاست بەرهەمی هێناوە، بەڵام بینەر شتی تریشی ئەوێ پێویستمان بەوەیە کە لە ژانری تریش فیلم دروست بکەین. ئەوە بەڕێستی بۆ فستیڤالێک یەکێک لە مۆنۆدراماکانی منە بینی لێرە لە ئەمریکا. ئیتر ئیشێکی کەش بوو، نازانم کامیان تۆ بەڕێستان بینیتان، بەڵام ئیشێکی کەشم کرد هەر لەو ژانرە بوو کە یەکێک لە هۆڵەکانەوە نییە برادەر منۆمان ئاگاداریان کردمەوە کە ئیشێکی کەم بەرم لەوێ نمایشی بکەم لە هۆڵەکانیان لێرە. ئیتر بابەتێکم لە خەیاڵ وڵات چوون پیانم وتی سەرکەوت تۆ دوو ئیشت کردو هەمان ژانرە بۆ نایگۆڕی. تەنەوع بەڕاستی گرنگە. بەڵێ ئەوە یەکێکە لە کێشەکانمان، ینی خۆمانەوەنە قاڵ بووینەتەوە لە ناو ئازارەکانمانە، وازانین بەس ئەوەیە وتی بیگۆڕە بەسە ئیشت کرد. ئجا با بێمە لای برادێکی کەمان کاکزانیار ئەڵێ ئایا فیلمسازانی کورد لە ئاستی ئەکادمی زانستیدان یان بەس ناوێکیان ئەوێت و بەس بۆ دەرکەوتن؟ کاتێکڵین فیلمسازانی کورد ئێمە باس لە گەلێکی 40-50 ملیۆن کەسیەکەین، باز لە دەرهێنەران لەسەر ئاستی 4 پارچە و دیاسپۆراشەکەین. لەناو ئەم گەلەیە دەیان دەرهێنەری ئەکادمی و یان داهێنەر ڕاستتر بڵێم، چونکە ئەکادمیا بەتەنیا مەرجنیە بۆ سەرکەوتنی فیلمسازێک یان دەرهێنەرێک، دەیان فیلمسازی بە ئەزمون و داهێنەر و گەورەمان هەیە لە ناو سینەمای کوردیا و بە دڵنیاییەوە ئەکرێ چەند دەرهێنەریش هەبن، چەند فیلمسازیش هەبن، چاویان لەوە بێ لەڕێی کارەکانیانەوە ناوبانگێک بەدەست بێنن. ئەوەش بەڕای من حاڵتێکی سروشتیە. کاکەوراس گیان وا بزانم تا ڕادەیەک کاتەکەت کەم بۆتەوە، ئێترە گەرینە ئەتوانین وابزان مامۆستا جوانیش کۆمنتێکی نووسی بوو. بەڵێ ئەوەی مامۆستا جوان تا ڕادەیەک ڕوونکردنەوەیەک بوو لەسەر ئەوڵێ سڵاوتان لێبێت کاک سەرکەوت کاک هەوراز ببورن. من لە کۆتایی هاتم هەر بۆ زانیاری بەشی سینەما لە زانکۆی سەلاحەدین، من لە وەجبەی یەکەم بووم کە لە ساڵی 2009 تەخەڕوجمان کرد، واتە 14 ساڵە هەیە. تا ڕێز و سڵاو و خۆشەویستیان مامۆستا جوان و هەموو مامۆستایانی بەڕێزیش. بەڵێ ڕاستە فەرموویێت کە ینی لە زانکۆی سەلاحەدین 14 ساڵێکە هەیە و لە سلێمانیش تقریبان ئەوە نەیەکە بێ، ینی 5-6 ساڵەکە بێ هەیە. کاک بابان ئەڵێ من وەڵامەکەم وەرگرت دەستان خۆش، بەڵێ فیلم لەبێ بینەر چاوەڕێی کۆتایی بکات، نەک چاوەڕێی وشەیەک لە وشەیەکی تر کۆمیدیتر، واتە ناکرێت لەسەر چرکەیەک بژێت بەڵکو تەماحی کۆی فیلمەکەی هەبێت. دەستی خۆش بێ. بەڵێ ئیتر ڕووناخانە شەر دەستخۆشیمان لێ کاتەر بژینوانە دەست خۆش، سپاس بۆ ماندووبوونتان، سەرکەوتوو من. ئازیزان دۆستان، بەو هیواین وانەکە سووتان لێ بینی بێ و دێمە کۆتایی بزانم کاک هاوراز ئەگەر شتێکی هەیە و لە خزمەت یابین فەرموو. دووبارە زۆر سپاس بۆ تۆ، بۆ فیلمسازان و بۆ ماندووبوونەی خۆت و هاوکارەکانت لەم پلاتفۆرمەوە ئەو کارانی کەیکەن. مای ڕێز و سپاسە. زۆر بە کورتی بڵێم ئێمە پێویستمان بەوەیە ڕانانی فیلممان هەبێ، شیکردنەوەی فیلممان هەبێت، بەڵام بە شێوەی زانستی. پێویستمان بۆیە کە خوێنەوە بۆ فیلمەکانمان بکەین بە دەر لە خۆشەویستی و لە ڕق. پێویستمان بۆیە کە
سەرنجمان بخەینە سەر فیلمەکانی یەکتری پێویستمان بۆیە کە بە هەمومانەوە کۆمنتی ئیجابی لەسەر یەکتری بڵین پێویستمان بۆیە کە ئەم ڕەوتی فیلمسازی کوردیە دەست بەدەست بێکەوە بیبینە پێشەوە و بەڕای من چەند بەرهەمهێنان و ئاستی زانستی بەرهەمهێنان پێویستە دوو ئەوەنە پێویستمان بەوەیە کە خوێندنەوە و ڕەخنەی زانستیمان هەبێت لەسەر سینەما. کاک بەرزان یونس شتێکی نووسیواڵە کاک هەوراز کاک سەرکەوت چەند ساڵێکە گوێ لە هەموو گفتوگۆ و بابەتە ڕەخنەی و باشکردنی دۆخی سینەمای کوردی ئەگرم هیچ یەکێک لە سینەماکاران باسی چەند بابەتێکی سەرەکی ناکەن لەوانەی کە باسەکرێن زۆر سەتحی. کاک بەرزانگیان وابزانم کاکەوراز شەر باسی ئەوە کرا لە میانەی ئەم وانەیەدا دەست خۆش بۆ بەڕێزیشتان کاک بەرزان بەداخەوە پێویستمان بۆیە کە قسەی جدی بکەین بە بەڵگە سازی و بە وردەکاری قسە لەسەر شتە ناوەڕۆکیەکان بکەین نەکشتە سەفحەکان و کاک بەرزانەڵێ. بەڵێ کاک هەوراز گیان دەسەکان و خۆش زۆر زۆر سوپاس بۆ ئەم سەرچاوە بە پێزەی بۆ سینەمای کوردی پێشکەش بە سینەمای کوردی کرد و ئازیزان زۆر زۆر سوپاس بۆ هەموو سەرنج و بۆچوونەکانی ئێوە. سەرنج و بۆچوونەکانی ئێوە ئێمە دەوڵەمەندترەکات بۆ نەوەکانی داهاتوومان، ئێمە لە خزمەتی نەوەکانی داهاتوومانین بەو هیوایی ئەوانش گۆڕانکاریەکی گەورە لە هەموو بوارەکان و هەموو چەمکەکانی نەتەوەکەمان بکەن و خزمەتێکی گەورەتر بکرێت. لە کۆتاییە دەستخۆشی بۆ هەر هەمومان بۆ هەر هەمووتان بۆ کاک هەورازش بە تایبەت شەوێکی خۆش بۆ ئازیزان لە کوردستان و کاتێکی خۆشیش بۆ هەموو برادران لە هەموو جێیەکی کە زۆر زۆر سوپاس کاک هەوراز گیان